سڵاتان لەبێت بەیانیتان باش لە بەیانی 24ێکی دیکە وزەیەکی ئەرێنی باشم بۆ هێناون ئەم بەیانیە لە ڕێی بەرنامەکەمانەوە بۆ ئێوەی بگوازینەوە هیوادارم کە لەش ساغ بن تەندروست بن لە هەر کوێیەکن بینەر و بیسەری ئێمەن ئەوە پێچانەڵێم کە هیوای ڕۆژێکی باش و خۆشتان بەخوازم بەم زستانە ساردە لە ئاکرێ وەرزی پێگەیشتنی نێرگزداوە بۆ یەکەم جاریشە لە زستان شوێنە گەشتێرەکانی ئاکرێ داناخرێن و خەڵکی ئێستا لەو ناوچەیە گەشت دەکات و ئەو شارە ئێستا جمەی دێ لە گەشتیار. ئەمە ڕۆژهەڵاتە جوانەکەمانە یەکەمین کۆنفرانسی مەریوان ناسی بە بەشداری توێژەرانی ڕۆژهەڵات و باشووری کوردستان بەڕێوەچێت کە تایە مێژووی شارەکە و کولتور و فەرهەنگە جوانەکەی باسی لێوە کراوە بۆی بزانین ئەنجامی ئەم کۆنفرانسە چی بووە ئەوە ئەم بابەتە زیاتر قسەی لەسەرەکەم ئەویش لە ڕۆژهەڵاتەوە میوانم هەیە. خواستەکان ڕێگرن لە بەردەمی هەموو بەربەستێک کە بێتە پێشتەوە گرنگەوەی تۆ بتەوێ گروپێکی خاوەن پێداویستیە تایبەتەکان لە چین سەمای سەرسوورهێنەر دەکەن وەک دەیبینن ئەندامانی گروپەکە یانەوێت تێڕوانین کەسانی خاوەن پێداویستی تایبەت بگۆڕن بۆ ئەوەی دەستبەرداری خەونەکانیان نەبن. بەیانی 24 لە ناو زستانە بەهاری بۆ هێناون لە ئاکرێ وەرزی پێگەیشتنی نێرگزە ئەوەش بازاڕی دوکاندارانی خۆش کردووە جگەلەوەی کە ئەمە یەکەم جارە لەگەڵ هاتنی زستان و سەرما و سۆڵا شوێنە گەشتارەکانی ئاکرێت دانەخراون بەردەوام کراونەتەوە شوێنێکی زستانەیە کە خەڵک دەتوانێت گەشتیاری زستانی تیا بکە. ئاکرێ ئێستا بۆتە ناوچەیەکی گەشتیاری چواروەرزە و چوونی گەشتیاران بۆ ئەو شارە بەردەوامە بازاڕەکانی ئەو شارە پشت بە گەشتیارانە بەسن نێرگزەکەی ئەو نەیتر جوانتری کردووە چون ئەزانن نێرگزی ئاکرێ تایبەت. لە ئاکرێ دەمێ پێگەهشتنا گولەن نێرگزانە فروشیاران بازارین خۆ ئەڤی جوورێ گولێ یە خەملاندی. مام زکری فروشیارێکی بەرهەمین خۆمالیە وەکە ئەوە دەت دیارکردن بازارێ وانا پشتا خویاب هاتنا گەشتیاران و گرێدایی بوویە بەردەوام لە ئاکرێ چاوێ وانا یە لە هاتنا پێلێن گەشتیاران. وقتی که سیاحتین باجی رم گلکی خوشم مالا خوده آوا شکر بخوده یعنی او تین خصوصی هندک هاتین چشته وکی یه کردواری دورو برید آکری تین بخود بن باجی رم گلکی بی بلنده سرو بره بس هگر او نه این اولا باجی رم پیچکی کزه. دەمێ ساڵێ زستانە و پلێن گەرمیێ گەلەکیên داکەتین لێ ئەڤە هەنێ وەنەکریەک و گەشتیارەت ڤیوەرزێ ساڵێدا پشتە خۆ بکەن ئاکرێ و ئەوت دەن دیارکردن کو ئاکرێ ji bo wana tevî werzanda ya bi tamû rewşe. ڕاستی ئاکرێ جەیەکی گەلێکی خۆشە یعنی مەسایفی توی جێ توی خرت شتێ طبیعیە یعنی وەکیت بێژیت خەلکی ئاکرێ استیقبالەوە یعنی دەرەجەیەکە خاستن خوددانیت مەسایف توی زۆر پاقشم سەر و بەرن یعنی مرۆڤ محتاجی تشتێکی نابێت لێرە. ئاکرێ منطقەکە المنطقەت کوردستانی و جدو هەمین منطقەت کوردستانی هەر وەختی تا دەوێت تو قەستا ئاکرێ بکەی وەک نسبەت مەسیفێت وێ جێ سیاحی نسبەت خارن و بەخارنێت ئاکرێ تو هەر وەختی تا ڤیا تو قەستا ئاکرێ بکەی ئاکرێ گەلەکە جوانوەکە چیایێت وێ. لە ئاکرێ ئەشعالیە لانên şûlejê du salên karek baş li ser hindê hatî kirin ku û her çarwerzên salê da geştyar ji bo vî bajêrî bihên rakêşan û eva henê idniha da ya bûye rastî. Arî Hesên Kurdistan 24 ئاکرێ. یەکەمین کۆنفرانسی مەریوان ناسی ئەنجام دراوە لە مەریوان و بە بەشداری توێژەرانی ڕۆژهەڵات و باشووری کوردستان بەڕێوەچووە لە کۆنفرانسەکە کە چەند ڕۆژێک یاخود دواتر لە میوانەکەمە پرسم بەبزانم چەند ڕۆژێک خایاندوو دیارە بێگومان ئەو جۆرە کۆنفرانسانە
چەند ڕۆژێکە خانێ بە تێر و تەسەلی باسییان لە مێژووی ئەو شارە کردووە هاوکات پرسە کللتوریەکان وە کۆمەڵایەتیەکان ئەو شارەیان بە درێژایی مێژوو باسی شارەکان کردووە و بەڕێوەرەکانیشی بڕیاریان ناوەکە لە داهاتوو لەو جۆرە کۆنفرانسە بەڕێوە ببەن. بە ئامادەبوونی توێژەرانی ڕۆژهەڵات و باشووری کوردستان کۆنفرانسی مەریوان ناسی لەو شارە بەڕێوە چوو. ئامانجی سەرەکیش ناساندنی مێژوو ئێستای ئەو شارە کۆنەی کوردستانەکە بە درێژایی مێژوو تایبەتمەندیە کەلتوری کۆمەڵایەتیەکانی خۆی پاراستووە. ئەنجومەنی فەرەنگی ئەدەبی مەریوان هەستاوە بە بەڕێخستنی کۆنفرانسێکی بەناو مەریوان ناسی و یەکەمین کۆنفرانسەوە هیوادارین درێژەیشی ببێت و ئەمە کۆتا بەرنامە نەبێت. لەم کۆنفرانسا لە پێکاتوە لە دوو ڕۆژە بەڕێوە گەچێ بە 3 پاش لە ڕۆژی یەکەم کە کاتە هەژدەی سەرماوەز و شەویش لە سینەما هەر بەرنامەمان نەبێ و پاژێکیان نەکەوێتە سینەما لە ساڵۆنی سینەما بەڕێوە چێ و بەرنامێکی جیاوازترە لە وەک حەسانەوەیەک بۆ بەشداربووان و بۆ ئەو کەسانی کە وەک حاڵەتێکی مان و نەبینی پێیان. توێژەرانی ڕۆژهەڵات و باشووری کوردستان لەو کۆنفرانسە دوو ڕۆژەیەدا باسییان لە مێژووی ئەو شارە کرد شەن و کەوی ڕەوتی ئەدەبی و کەلتوریەکانی مەریوانیان کرد و هاوکات بە تێر و تەسەلیش باس لە زار و زاراوە جیاوازەکانی ئەو شارەکرا. توێژەرەکانی باشووری کوردستانیش باسییان لە کار و کارتێکەریەکانی مەریوان بۆ سەر باشووری کوردستان و بە تایبەت دەڤەری سلێمانیان کرد. ئەو کۆنفرانسەشیان بە گرنگ زانی. جارێکی دیکە زمانی کوردی و مێژووی کورد و کللتوری کوردی و کە هەمیشە لە بەردەم هەڕەشەیە بۆی ئەهێنێتە سەرەوە لە بەخۆمانی دەناسێنێتەوە بەشێکە لە خۆناسین چونکە ناسینی کللتور ناسینی زمان ناسوونی مێژووی خۆمان بەشێکە لە ناسینەوەی ناسنامەی خۆمان. ئەنجومەنی ئەدەبی مەریوان بەڕێوەبەری سەرەکی ئەو کۆنفرانسەیە. ئەو ئەنجومەنە ساڵانە چەندین چالاکی گەورە بەڕێوە دەبات کە گرنگترینیان لە شەوی یەڵدایە کە بەڕووی زێڕین بەسەر باشترین نووسەری ساڵی کوردستان دابەش دەکات. کۆنفرانسی مەریوان ناسیش یەکێک لە چالاکیەکانە کە دەیانەوێ بیکەنە نەریتێکی ساڵانە. بەڵێ ئەوەی کە بینیمان بەشێک بوو لە فستیڤاڵەکە یاخود ئەو کۆنفرانسە کە ئەنجام دراوە دەمەوێت زیاتر قسەی لەسەر بکەین زیاتر بزای ناوڕۆکی ئەم کۆنفرانسە باسی چی کردووە و چەندێک گرنگی هەیە بۆیە ئەبێت لەگەڵ کەسێکا قسە بکەین کە خۆی بەڕێوەبەری کۆنفرانسەکە یاخود بەشداروی کۆنفرانسەکە بۆی بەڕێوەبەری کۆنفرانسی مەریوان ناسی میوانی منە بە ڕێگەی سکایپ کە فاتح مستەفاییە. کاک فاتح بەیانیت باش ڕۆژێکی باش هەر لێرەوە هەتاوەکو ڕۆژهەڵاتی هیوادارم لەش ساغ و تەندروست بی. گرنگی ئەم کۆنفرانسە چییە و بۆچی بە مەریوان ناسی ناوتان بردووە؟ تەنیا مەبەستان بەس مەریوان بووە؟ ڕێز و سڵاو بۆ ئێوە بۆ لە مەریوان و لە سێبەر ڕێز و سڵاو بۆ بۆ ئەو ڕێزان کارەکەن. ئێمە لەم بە شار بەناو مەریوان کە باس لەوەکەن مەریوان بە تەماشایەکەین ئەوە کە مەریوان شتێکی جۆغرافی پێویستە کەسە زۆرتر ئاڕۆت یەتۆمانی لە پرسانەکان وەربگرین. داینێکی تری مەریوان لە مێژوودا زۆر باری ئاڕوون و لایەنی ئاڕوون لەم فڕانسا لەم فڕانسا ڕوونەکانی ڕوون. بەڵێ کاک فاتح ئەم فستیڤاڵە بەتەمان ساڵانە بەردەوامی پێدەن. تەڵان من دەنگەکەت زۆر بەباشی ناگاتە لای من هیوادارم کە تەنیا لە لای من وابێت بیسەران و بینەران بەو شێوە دەنگەکەی توان پێ نەگات. بۆیە ئەمێ بزانم کە ئەم فستیڤاڵە بەتەمان بەردەوامی پێ بدەن. بیرۆکەی ترتان هەیە کە لە جاتی مەسەلەن بۆ نمونە مەریوان ناسی بێ بیکەن بە ڕۆژهەڵات ناسی فراوانتریکەن گەورەتری بکەن؟ خان بەڕێزەکەت بەها بۆ فەرهەنگی ئەدەبی تاوێکی مەدەنی خەڵکەوە بەڕێوە مانەی ئەومانە نییە ئاتی ئێمە ئەو بیرۆکە بانگێشتەوەرەکە
ئەنگەشتەی لە بەشایەکە بڕێ لە بەشەکان تر بەڵێ بەڕێز فاتح لەگەڵمان بمێنەرەوە بۆی کە من زیاتر وە بینەر و بیسەر چێژ زیاتر وەربگرن لە گفتوگۆکەی من و جەنابێت کە باسی کۆنفرانسێکی ئەمەنە گرنگ و بەم شێوەیە کە هەڵساون بەکارەکانی لەگەڵم بمێنەرەوە با بزانین کێشەکە بەشک و بتوانین چارەسەری بکەین گوێمان لە دەنگی تۆ ببێت. بۆیە من ئەچمە سەر بابەتێکی تر دوای دەگەڕێم و بۆ لای میوانەکەم بەشک و تاو کاتە ئێمە بتوانین بە باشترین شێوە گوێ لێ بگرین و قسە لەگەڵێ بکەین. باسی پێشەنگایەکی شێوەکاری بۆ ژمارە گەنج ئەەکەم کە کراوەتەوە پێشەنگاکە بۆ ئەو گەنجانە بووە کە پێشتر لە سنتەرێکی تایبەت با بەراودان بە تواناکانی گەنجان و سوودمەندبووندی ئەنجام درراوە. گەنجانی بەشدار بوو خۆشحاڵ بوونەکە ئەم پێشەنگایە کراوەتەوە بۆیان دەرفەتێکی زۆر باشە ئەزانن کە بۆ ئەوەی لە داهاتوو پەرە بە تواناکانی خۆیان بدەن لەو ڕێگەیەوە لە بواری شێوەکاری. گەنجانی کورد خولیایەکی تایبەتیان بۆ هونەری شێوەکاری هەیە. لە پاڵ ئەو خولیایەشدا توانایەکی باشیان لەو هونەرەدا هەیە. ئەم شاکارە هونەریانە بە دەست و پەنجەی کۆمەڵێک گەنج نەخشێنراون کە بەشێکیان ئەزمموی یەکەم جاریانە و هەندێکیشیان هەر لە منداڵیەوە خولیای هونەری شێوەکاریان هەبووە. نمونەش تارایە کە وەک خۆی باسی دەکات لە تەمەنی 5 ساڵیەوە حەزی بە هونەری شێوەکاری هەبووە و تابلۆکانیشی لە پێشانگاکە بینەرێکی زۆری هەبوو. ئەو وێنانی کە ئەی کێشم زیاتر بەرەولای ئیشی خەیاڵی ئەڕواایە خودت ئیشی خەیاڵی واقعی تێکەڵەکەم بڵین عادەتەن کەیکێ وێنە ئەکێشێ گۆزەیە لە بەردەمیدا ئەنیان سروشتە لە بەردەمیدانی سریەکە ئەو شێوەی کە ئەیبینێ یەکسەر کۆپیەکاتەوە سەر لەو حەکە بەڵام من بەو شێوەی ئیش ناکەم فکرەیەک لە واقع وەرەگرم شێوەکەی داڕژمەوە بە شێوەیەکی جیاواز بوون منە ئاسکە بینم لەگەڵ کچێکی زۆر جوان بینم هەڵسمە و دوانە تێکەڵەکەم شێوەیەکی زۆر جوانی لێ دەرەچێت. ئەو گەنجانی لە پێشانگاکەدا بەشدار بوون زۆرینەیان کچ بوون کە ئەمەش دەرخەری ئەو ڕاستیەیە کچانیش خاوەن بەهرەیەکی زۆری هونەرە جۆرا و جۆرەکان و دەتوانن لە داهاتوودا هونەری شێوەکاری کوردی زۆر پێش بخەن. چەند ئامانجێکمان هەیە لە بەشداری لەکردنی ئەم پێشانگایەکێک لە ئامانجەکانمان بۆ هاندانیانە بۆ تەرجیعکردنیانە کە کاری باشتر بکەن و یاخود چێژۆربەتنیانە لە بینینی کاری یەکتری و یاخود چێژبەخشینە بە بینەر ئەم ئەماجانەمان جگە لەمانش ئەم ساڵ ڕێژەی کچمان زۆرە لەم پێشانگای یانێ تاوان بڵێم لە کوی 45 خوێندکار 42 کچن سییانیان بخۆن. نەخشاندنی شاکارە هونەریەکان لای گەنجانی بەشدار بوو بە چەندین شێوازە وەکو ستایلی سروشتی و گرافیک و واقعی و چەند ستایلێکی دیکە زیاتر لە 140 تابلۆژ لە پێشانگاکە نمایشکران. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. میوانەکەم لە ڕۆژهەڵاتەوە جارێکی تر وەرەگرم. بەڕێز فاتح ئێستا ئەگەر گوێت لە منە با دەست بکەینەوە بە گفتوگۆکانمان با بزانم لەم کۆنفرانسە چ جۆرە چالاکی هەیە بەڕێوە ئەچێت. وەڵا زۆر ئێمە دابشکراوە لە پانێدا شتێکی ڕەچەڵەک فەرهەنگی بوو بەش اقتصاد و لایەنە بەشکرا پانێلکرا بوو بەش ناسی وشەی مەریوان بوو بەشێکی باسی مێژوو و شوێنەوەوان بەشێکیدا ئێمە بامان هۆنەر و مۆسیقا بوو ئەم شتانە باسی ئابووری و گەشتەکان ئەمە باسەکانی ڕاستەکە. باشە کاک فاتح ئەم جۆرە چالاکیانی کە ئەنجامتان داوە پێتان وایە کە بتوانێت جێی خۆی بگرێت و ئەو خاڵە سەرکەوتوانەی کە لە ناو مەریوان هەیە زیاتر پەرەی پێ بدرێت؟ قەتعا نەبێ بەڵام کارێکی درێژخایە نەبێ وەختی تاوکردنی جادەیەکەکەم و بەی ئەڕۆم هەر ئەوەی کە وچوونی ڕاوێژکار توێژەر ئەمانە ڕاکێشین بۆ دانستی و هاوکاریەکەن ئەم کارە بین خۆیان باش بێت ئێمە توانیمان هاتە هەرکەم
کارەکەمە ئامادە بوو درا ئامادە بووان کارێکە وەک کتێب لایەنە ناو من وەگەم کتێبە چاپ خۆی کارێ بوو دانیشتن بڕیار هەیە کتێبەگەین وە زۆر زانە پەیوەندیان ئێمە شتان توانی نەو بواران خەریتان بکەین لە بابەتان باشە کاک فاتح بۆچی ئێوە تەنیا بەس توێژەرانی ڕۆژهەڵات و باشوورتان هەڵبژاردەوە دەی پارچەکانی دیکەتی چی؟ ئێمە شتمان بۆ کردەوە ئێمە لە میدیاکان وڵایەتیەکانە باسی ئەم داوای دەکەمە لە تۆڕە کۆمەڵ بڵاومان کردەوە هەر کوێی خۆ بۆمان هاتەوە نەبوو دیاریکەین لەو شتان ئەنا بۆ کۆنفرانس بۆ فرانس سوسیالە دەستانەما ئاوکات باڵێ زۆر سپاس بۆ فاتح مستەفایی بەڕێوەبەری کۆنفرانسی مەریوان ناسی بۆ هیوایەکە ساڵانە کۆنفرانسە بەڕێوە ببرێت و ئێمە میوانداریەوە بکەین و زیاتر گفتوگۆی لەسەر بکەین و زیاتر فراوانتر و پەرەی پێ بدەن داوای دەبردنەکەم کە ئاوا ڕێنگێکی باش خۆشمان نەبن مەمنونتان هەین لە هەوڵ ئێمە زۆر سپاسی تۆکەین ئێمە زۆر سپاسی تۆکەین سەرچاوان بەڵێ پێشەنگایەکی تایبەت بە تابلۆکانی هونەرمەند دڵشاد کوێستانی کراوەتەوە کە ئەم پێشەنگایە گورزێک بووە بۆ نێو سروشتی کوردستان و یاخود ببورن گوزەرێک بووە بۆ نێو سروشتی کوردستان و زیاد لە 20 تابلۆی بە قەبارە و شێوە جیاواز لە خۆ گرتووە دڵشاد کوێستانی خاوەن هەفتە پێشەنگای تایبەت بەخۆیەتی لە چەندی وڵاتی جیاواز لە جیهاندا و کردوێتەوە گەلەری تایبەت بەخۆی هەیە لە وڵاتی فەڕەنسا و ئەمەش بینەری ئەو گەشتەی ئەو دەبین کە چۆن لەناو کوردستان ئەو ئەوێنانەی کردووە. تابلۆکان گوزەرێکە بەنێو سروشتی جوانی کوردستان بە ناونیشانی بۆنی خاک. زیاد لە 20 تابلۆ بە ڕەنگ و قەباری جیاواز کە لەلایەن هونەرمەند دڵشاد کوێستانیەوە نەخشێنراون لەسەر جەم ناوچەکانی کوردستاندا پێشەنگای بۆ کردوونەتەوە. لە ڕاستی ئەمە چەندەمین پێشەنگای منە من زیاد لە هەفتە پێشەنگام کردوتەوانێ لە ماوەی 22 ساڵە لە هەموو لە زۆر وڵاتی جیهانە لە 19 وڵاتە پێشەنگام کردوتەوانەیە ئەم پێشەنگایش کە هێنامە بۆ هەڵەبجە بەشێکە لە گەشتی بۆنی خاک کەوا من 3 ساڵ بوو نهاتبوومە بۆ کوردستان بە باشم زانی تەجروبە تازەکەی خۆم بهێنمە بۆ کوردستان و هەروە گەشتێکی کوردستانیش بکەم ئەوە بوو لەلایەن پارێزگاری سلێمانی هەولێر و هەروە لە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری دۆکیش من بانگێش کرابووم بۆ پسیڤاڵی سینەماش بەڵام ئەوە بوو حەزم کرد لە هەڵەبجە و هەروە دوای هەڵەبجەش لەوانەیە ڕێکی بخەم بچم گەشتێکی گەرمیانیش بکەم بە کورتیەکەی ئەمە گەشتێکی کوردستانی بوو. کردنەوەی پێشەنگای تایبەت بۆ هونەرمەندان و شێوەکاران لە هەر شارێکدا بێت گرنگی تایبەتی خۆی هەیە. ئەگەرچی تا ئێستا هەڵەبجە خاوەنی گەلەریەک نییە، بەڵام تا ڕادەیەکی باش خزمەتی بە هونەرمەندان و هونەردۆستان کردووە. مەخابن ئێمە لێرە کە ئەمڕۆ پێشانگای هونەرمەند دڵشاد کوێستانی نمایشەکەین خاوەنی گەلێرێکی تایبەت نین کە بتوانین ئەو کارانێتیان نمایشکەین ئێمە تەنها هۆڵێکمان هەیە کە هیوادارین بۆ داهاتوو هەڵەبجە بە هیمەتی وەزارەتمان بە هیمەتی حکوومەتی هەرێمی کوردستان ببێتە خاوەن شانۆیەکی نیشتیمانی گەورە ئەو کارانەتیا بکرێت جگەلەوەی کە گەلەریەکیش بکرێت. ئەمڕۆ پێشانگای هونەرمەند دڵشاد کوێستانیمان کردەوە کە هونەرمەندێکی پرۆفشناڵە دیارە لە مەجالەکەیە و بە باشی زانی کە لە شارەکانی کوردستان لە زمنیا هەڵەبجەش ئەو پشکەی بەرکەوە کە کارەکانی نمایش بکرێ. دڵشاد کوێستانی تا ئێستا هەفتە پێشەنگای لە چەندین وڵاتی جیهان کردوێتەوە. خاوەنی گەلەری تایبەتی خۆیەتی لە وڵاتی فەڕەنسا. لە دوایین کاری نمایشی زیاد لە 20 تابلۆ بوون کە گوزەرێکە بە سروشتی کوردستان و لە هەر یەک لە پارێزگاکانی هەولێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجە پێشەنگای تایبەتی بۆ تابلۆکانی کردەوە. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. ئێستا خودی دڵشاد کوێستانی هونەرمەند
میوانی منە کە ئەم بەیانە گفتوگۆی لەگەڵ ئەکەین سەبارەت بەو کارە هونەریەکانی و بزانین ئامانجی لاکردنەوەی ئەو جۆرە پێشەنگیانەوە هەروەها هەر پودەرمەندێکیش پەیامێکی هەیە بۆیە دەچمە لای دڵشاد کوێستانی بەیانیت باش کاک دڵشاد هەر هونەرمەندێک پەیامێکی هەیە لە ڕێی هونەرەکەیەوە ئەیگەێنێت بە تایبەتیوانەی کە شێوەکارن ئەوەی کە لە هزری خۆیانەی خەنە سەر تابلۆیەک و نمایشی ئەەکەن دەمەوێت بزانم ئێوە چی ئامانجێکتان هەیە بە گەیاندنی یاخود دەتانەوێت بیگەێنن لە ڕێی تابلۆکانتان بەڕێز بانیتان باش پێشە مشتە سوپاس بۆ میوانداریەکەتان لە ڕاستیە من بۆ 22 ساڵە چێ خەریکی ئیشی شێوەکاریم ئەگەر چی لە ساڵانێکی زۆر من دەستم پێ کردووە بەڵام بەڕاستی دەرفەت نەبوو کەوا من بێمە بوارەکە و دەرکەوم هونەرمەند پەیامی هەیە هونەرمەند جۆرێک لە جۆڕەکان گزارش لەو شتانە داخلیانی خۆیەکە لەو شتە ناوەکیانی خۆیەکات بۆ ئەوی بگا بە ئامانجێک ئامانجی منیش لە گەڕانەوەم بۆ کوردستان و هەروە لە تابلۆکانمان من زیاتر باسی سروشتی کوردستانەکەم و لە ڕێی سروشتی کوردستانەوە ئەتوانم بچمە ناوەی خۆم و سروش لە حاڵەتی تایبەتی خۆم بکەم لەو کاتەیە من زیاتر ئیشەکانم لەسەر سروشت بوون سروشتی کوردستان بوون بە تایبەتی بەڵێ ئیتر ئەگەر پرسیاری تر دێ سەرچاو بەڵێ من لە یەک دوو لە تابلۆکان کە لێرەوە بینەری بووم هەندێکیان هەبوو سروشت نەبوون تەنیا ئەتوان بڵێم لە تابلۆکانی ئیران دەڕوودیە چون چەند وێنەیەکی تیشک و ڕووناکی و ئەمە من هەستمە کرد کە بەخشینی هیوایە ئەو جۆرە تابلۆیانەت باس لە چیەکەن کە سروشتی تیان نیە بەڵێ من وەک شێوەکارێک لە ڕاستیا ئیش لەسەر تیشکەکەم بۆ هەروە ڕەتی تیشک و خاکم کردو بە یەکەوە وەکو جەنابێ بوتت ئەم شتانە کارن لەسەر هیوا کارن لەسەر ئەزمموی پێشکەوتنی فکر و معریفە بۆیە من بەڕاستی ئەو تعبیرێتم لە ساسەد بەدڵە بەڵێ بیزە بتوا بوو کەواتە کاک دڵشاد ئەتوانم تعبیری بۆ بکەم بۆ تابلەوە نیە با ئەوەش بڵێم ئەگەر جارێککە پێشەنگام کردەوە توانێت بێ جەنابەت قسە بکەیت زۆر سپاسکەم با ئەوش بڵێم کە هەندێک تابلۆ هەن زۆر بە ئاسانی ئەگات بە بینەر کە ئەیبینی خۆتی تیا ئەبینیتەوە تابلۆکانی ئێوەش من کە لێرەوە بینەر بووم بەش بە حاڵی خۆم هەستم کرد بە ئەو تیشکە بەخشینی هیوایە لە شوێنێکی تاریکەوە کە تۆ ڕووناکیەکەت بۆ دێ دەستکەوتی شتەکانە مەرجنیە لە ناو خودی ڕووناکیە بە بەناو دڵی تاریکیا بڕۆی تا ئەیگەیتەوە ئەیدۆزیتەوە بۆیە باسی ئێمە ئێستا ئەمڕۆ باسکردنە لە سروشتی کوردستان ڕەنگە بۆ هەندێک کەس بینینی سروشتێکە وێنەکە واضح بێت زۆر ئاسانتر بێت لە بینینی هەندێک تابلۆ بەو شێوەیە دەمەوێت بزانم چۆن تیشکت خستۆتە سەر جوانەکانی کوردستان تەنیا کوردستانی باشوور یاخۆد ئەتوانیت باسیەوە بۆ بکەیت هەموو پارچەکانی دیکەی کوردستانیش ئامانجی تۆن لە تابلۆکانت لە ڕێسا بەلای منەوە شتێک نەوی باشوور و باکوور بێت و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بێت کوردستان هەر یەک کوردستانە کە پارچە پارچە ئێستا هەرێکی لە شوێنەکەین ئەوە مەسلەیەکی سیاسی و مەسلەیەکی ترە بۆیە خۆشەویستی من بۆ کوردستان سنووری نییە هەر بۆ ئەوەشە ئەم پێشەنگامێنەوەتەوە لە هەموو شارەکانی کوردستانە بڕینی بەڕاستی سنووری حیزبەتی و سنووری جیاکردنەوە و سنووری ڕەنگەکان بەڕاستی لەلای من ئەو گرنگی نییە وەکو هونەر ئەتوانێت ئەو پەیامی خۆشەویستیە بڵاو بکاتوانێت کەوا من بەش بە حاڵی خۆم دەستم پێ کردووە ئەگەر من هەوڵەکانم بەردەوام بوونەوە زیاتر بمایەتەوە حەزمە کرد بڕۆشتمایە بۆ کرماشان و بۆ سنە و هەروە بۆ ئاخر شاری کوردستان لە عێراقا لە ڕاستیە باشە کاک دڵشاد ئێستا کە تەکنۆلۆژیا باڵی کێشاوە بەسەر هەموو کنجوکە لە بەرێکی ژیانی ئێمە تا چەنە گرنگە ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو ژیانەی کە ڕوو بە ڕوو سەیری تابلۆیەک بکەین بچین گەلەریەک ببینی کەسا خودی خۆت خاوەنی گەلەریەکی تایبەت بە خۆتی بەڕێز من ئەو گەلەری کە جەنابە باسیەکە ئێستا نەماوە لەبەرەوەی من بەڕاستی سەفەری هونەریم زۆرە ببوورە تۆزە سەرمان بووە گەلەریش پێویستی بەوەیە کەسێکیان لەسەر بێت و ئاگاداری بێت بۆیە ئەو گەلەریەم نەماوە بەڵام بەڕای من
کاتێککە پێشنگاکەی توانێت لە هەر شوێنێک خەڵکێکی بینەری خۆی هەیە بەڕاستی لە کوردستانە بینەر هەیە بەش بە حاڵی خۆم بینیم لە سلێمانیا نزیکی 800 بۆ 900 کەس هاتبوون بۆ پێشنگاکەی من واتە هونەری شێوەکاری لە کوردستان چۆنە بینی ئەگەر وایە؟ بەڵێ من هونەری شێوەکاری لە کوردستان چۆنە بینم لە کوردستان هونەرمەندی پێشوازیکردنی زۆر باشە هونەرمەندی زۆر باشەیە جوڵەیەکی باشەیە بەڵام بەدەخەوم ئیشی باش بۆ ئەو هونەرە نەکراوە بۆ ئەو چەمکە گرنگی هونەر نەکراوە مەسەلەن هۆڵی باشمان نییە مۆزەخانەمان نییە نزیکی 14 ساڵی ئێمە باسی واکەین کە مۆزەخانەیەکمانە بێ مۆزەخانێکمان دروست کردو تا ئێستا نازانین و مۆزەخانەیە چی بەسەر هاتووە ئەبێ بەڕاستی هونەرمەندەکان تابلۆکانیان بکڕێت تابلۆکان لەوێ پیشان بدرێت ئەبێ لەوێ بەڕاستی نیشانی بین کە ئێمەش گەلێکی پێشکەوتوین گەلێکین لەو بوارەیە هەنگاومان ناوە گەلێکین لەو بوارەیە کە ئەمانەوێ هەنگاو بنین گەلێکین لەو بوارەیە سەحەبی ڕنگ و ڕیتم و تام و بۆنی خۆمانین بەڵام بەداخەوم ئەو شتانە نابینم من نزیکی وا بۆ لە 2013 من هاتوچۆی کوردستانەکەم وابزانم لە 50 چاوپێکەوتنە هەر باسی ئەوانەمان کردو من نازانم بۆ هیچ ڕوو نایەت بەڕاستی نازانم باشە ئێستا ئەمە یەکێکە لە هەنگاوەکانی ئێوە کە لە شارەکانی کوردستان گەلەری بکەنەوە یا پێشەنگا بکەنەوە دوا پێشەنگاشتان لە هەڵەبجە بووە ئامانجتان ئەوەیە کە لە داهاتوو لە کوێی دیکە پێشەنگا ساز بکەنەوە بەردەوام بن لە ڕاستی ئەگەر فرسەت ببێ حەزمە کرد بچوومایە بۆ گەرمیان ئیتر نازانم کات ڕێگەم ئەیا بۆ ئەوە یانە سروشتی گەرمیانیش زۆر جوانە هیچ تابلۆیەکت لە سروشتی گەرمیان هەیە کا گڵشاد بەڕێزەکە سەری تابلۆکانی من بکەیت زۆریان سروشتی خاکی زەردن خاکی زەرد ئەو خاکانەی کەوا پڕە لە پیت و بەرەکەت و کانزا بۆ نمونە کەرکووک کە من خۆم لەوێ لە دایک بووم لە کەرکووک لە دایک بۆیە بەلای منەوە پاییز یاخود ئەو خاکە زەردا تایبەتمەندێکی تایبەتیە و خۆشم لە ڕەنگی پرتەقاڵیە ناسراوم بۆیە ڕەنگی پرتەقاڵیش چونکە ڕەنگی پرتەقاڵی لە لای من ڕەنگی ڕسەنایەتی کورد خۆیەتی ڕەنگی ئاگرە ڕەنگی ڕووناکیە ڕەنگی هیوایە ڕەنگی خۆشمە خۆم پرتەقاڵیە باشە کاک دڵشاد ڕەنگی پرتەقاڵیش بۆ ئێمە ژنانی شتێکی تایبەتەکە لە هەفتەی تونند و تیژی دژ بە ژنان ئەوە هێمایەکە بۆ ئێمە کاتە منیش پرتەقاڵیم لەگەڵ تۆیە کاک دڵشاد بابزانم کامێک لە تابلۆکانت زۆر خۆشەویستن بەلاتەوە کاتێکە دانیشتوی کارت لەسەر کردو هەستێکی تایبەتت هەبوو بۆی زۆر باشە جەنابەت نازانم مناڵی هەیە بەڵێ مناڵتان هەیە بەڵێ بەڵێ مناڵتان هەیە بەڵێ 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 مناڵتان هەیە ئەگەر سێ چوار مناڵ دەبێ کەس جورئەتی ئەوواکە بڵێ کامیان و خۆشترەوێ من تابلۆکانم هەمووی خۆشەوە وەکو یەک بەڕاستی هەمویان مناڵی منن نانا من بەڕاستی هەمویانم وەکو یەک خۆشەوێ یەکێکیان نییە لەوەی تر بەناستر بێت لەوەی تر خۆشەویستتر بێت چونکە هەمویان کارێکی زۆر جددی لەسەر کراوە هەمویان خۆمم خستۆتە سەر تابلۆکە کەواتە ئەگەر پارچەیەک لە دڵ و جەرجی خۆم لەسەر تابلۆکە بێت وەکووای بەڕاستی مناڵێکم هەبێت ئەو مناڵەش یاخود بڵین ئێستا من 24 تابلۆم پیشەناوە وەکوای 24 مناڵی خۆمم خست بێتە سەر شانۆیەک بەلای منەوە هیچیان فەرقیان نییە ئەگەر تەنها خەتێکیژم دێ هەرە مناڵانە بیاخوا هەر تەمەندرێژ بن و چۆنەڵێت دیکەش ببینین لێیان و ببینین تابلۆی دیکەت نەخشاندووە ئەمەوێت بزانم کە هونەرمەند لە شێوەکاریە هونەرمەندێکی شێوەکار وەکو هونەرمەندێکی شاعیر وایە لە پڕ هەستێکی بۆ دروستە بێت و ئەتوانێت هەستەکەی بێنێتە سەر تابلۆ یا خودنا بە بینینی شوێنێک شتێک هەستەکەت بۆ یان پلانێکی بۆ دائەنیت لە ڕاستیە دوو وەڵامم هەیە یەکێکیان پلانی بۆ دائانەیە بەڵام هەر لە هەمان شتیشا ئەو پلاندانانە وەکوە تۆ تەختیت بۆ ڕێگایەک دابنی وەکوە تۆ
بینی بینایەک دروست بکەیت لە زەهنی خۆتا لە هێزری خۆتا بەڵام ئەوانش هەمووی بەڕاستی سەرچاوەکەی لە خەڵکەوە لە سروشتەوە لە خۆتەوە لە ئازارەکانی خۆتەوە لە خۆشەکانی خۆتەوە لە چواردەوری خۆتەوە و بەتابەتی وەکو من وەکو دڵشاد کوێستانی لە نیشتیمانەوە بەڕاستی ئەو شتانە وەرەگرم. باشە زۆر سپاسی تۆکەم دڵشاد کوێستانی هونەرمەندی شێوەکار ئەم بەیانیە لەگەڵمان بوویت و لە راپۆرتەکە تابلۆکانت بەرنامەی ئێمە ڕازاندەوە دەستەکانت خۆش بە سپاس دەکەم. زۆر سپاسدانەکەم ببورن کە کۆکیم بەڕاستی تووشە حەساسیت بووم داوا لە بڕن نەکەم. هیوای لەش ساغی و تەندروستیت بۆ خوازم سەلامەتی ئینشاءڵڵا. هەر بژین زۆر سپاسدانەکەم سپاس بۆیەوە. هەر باس لە پاسپۆرتی کۆرۆنا ئەکرا هەرایان دەبێت پاسپۆرتێکی کۆرۆناییت هەبێت نەک پاسپۆرتەکە کۆرۆناییت پێوە بێت نەئەبێت تۆ پشکنینت کردبێت دڵنیا بن بۆ کاتێکە سەفەرەکەی بزانن لە ڕێی پاسپۆرتەکەتەوە تۆ ڤاکسینی دووەرگرتو یاخودنا. جا ئێستا کار لەسەر ئەوە کراوە کۆمپانیایەکی ڕووسی ئامریکی ئەلکترۆنی دروست کردووە بۆ پشکنینی پاسپۆرتی کۆرۆنا و بەراوردکردنی بە داتا فەرمیەکان و دڵنیابوونەوە لە دروستی داتاکان. پشکنینەکە لە ڕێگەی کۆدێک دەکرێت کە پێوترێت QR و لە هەمووشی گرنگتر هەر ئەو QRەیە کە تاکە کەسەکە ماسک نەبەستێت داتاکانی چێک ناکاتەوە. تەنیا چەند چرکەیەکی پێدەچێت لەم تێرمیناڵە بۆ ئەوەی بەڵگەی ڤاکسینکردن و ئەنجامی نێگەتیڤی پشکنینی کۆرۆنای سەرنشینان پشکنینی بۆ بکرێت. کۆمپانیایەکی سۆفتوێری ڕووسی ئامریکی دروست کردووە لە دەواازەی ئەم بن کە بازرگانیە جێگیر کراوە بە شێوەیەکی خێرا پشکنین دەکات و ئەمەش سەرنجی خەڵکی ڕاکێشاوە. ئەم ئامێرە زۆر سەرنجڕاکێشە کۆدی QR و پشکنینی پاسپۆرت زۆر بە خێرایی ڕۆیشت. سەرنجڕاکێشە کامێرەکە داوای لێکردم کە ماسکێک دابنێم پێش ئەوەی زانیاریەکانی تر بپشکێنێت. ئەم ڕۆژوێنانە لە هەلومەرجی ئێستادا زۆر پێویستە. لە سەینت پیتەربرگ لە بۆنە گشتیەکان، هۆڵی وەرزشەکان، مۆزەخانەکان، سینەماکان و شانۆکان. ئێستا پێویستی بە سەلماندنی ڤاکسینکردنی کۆڤید-19 هەیە. پلان هەیە هەمان مەرج بۆ چێشخانە و سنتەرەکانی بازارکردنیش پەیڕەو بکرێت. ئامانجی دروستکردنی ئەم ئامێرە خێرا پشکنینی پاسپۆرتی ڤاکسینە بە کۆدی QR. پێش هەمووشت ئامریکا پشکنینی هەبوونی ماسک دەکات. گەر کەسەکە ماسکی نەبەست بوو پێشنیازی بەستنی ماسکی بۆ دەکات. ناچێت هەنگاوی دواتری پشکنین تا ماسک نەبەستێت. چونکە پێمان وایە ماسک یەکێکە لە کاریگەرترین ئامرازەکان لە شەڕکردنی دژی کۆرۆنا. ئەگەر ماسکەکە QRی هەبێت ئامریکا داوای کۆدی لێ دەکات. ئامریکا تێرمیناڵی ئۆتۆماتیکیە و ڕاستی هەر کۆدێکی QR لە ڕێگەی دەواازەیەکی فەرمی ئینتەرنێتەوە ڕوون دەکاتەوە. بەڵام گەشە پێدەران دەڵێن کە داتای تایبەتی سەردانکەران بەنهێنی دەمێنێتەوە. لە ئێستاشەوە کە هێشتا ئامێرەکە لە ژێر تاقیکردنەوەدایە 1600 داواکاریان تۆمار کردووە بۆ دەستخستنی ئامێرەکە. لە هەنگاوێکی نوێ بە ئاراستەی پەرەپێدانی کەرتی گەشتیاری لە وڵاتەکەیان دەسەڵاتدارانی ئوردون ئۆتۆمبیلێکی کارەباییان بۆ گواستنەوەی گەشتیارەکان لە ناوچە شوێنەوارەکانی بەترا دابین کردووە لە کاتێکا کە ئەو شوێنانە خەڵک کە بۆی دەچوو بە ئەسپ و عەرەبانە یاخود بە سواری وشتر دەچوو گەشتیە کرد. ئێستا بە ئۆتۆمبیلی کارەبایی. شاری مێژووی بەترایە لە ئوردن کە وەک یەکێک لە سیمبولەکانی وڵاتە ناسراوە. بە درێژایی ساڵانی ڕابردوو پشت بە ئەسپ و عارەبانە و حوشتر بۆ گواستنەوەی گەشتیاران دەبەسترا. بەڵام ئێستا ئۆتۆمبیلی کارەبایی خراوەتە خزمەت گەشتیارانەوە. بە بڕوای من هێنانی ئۆتۆمبیلی کارەبایی بۆ بەترا بیرۆکەیەکی جوانە و هەنگاوێکی زۆر باشە بۆ پەرەپێدانی کەرتی گەشتیاری لەم ناوچەیە لەبری بەکارهێنانی ئەسپ بۆ گواستنەوەی گەشتیاران. بەترا سەرنجڕاکێشترین شوێنە گەشتیاریەکانی ئوردنە. ساڵانە لەسەر تاسەری جیهانەوە گەشتیار ڕووی تێدەکات. بەر لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا
بۆ یەکەم جار لە مێژووی خۆیدا و لە تشرینی دووەمی 2019 ئاهەنگی 1 ملیۆن گەشتیاری گێڕا. ئۆتۆمبیلی کارەبایی دۆستی ژینگەیە، جێگەی 5 سەرنشینی تێدا دەبێتەوە، بۆیە لانی ئابووری بۆ ئێمە زۆر بەسوودترە. هەروەها لەم ڕێگەیەوە باشتر دەتوانین خزمەت بە بەسەڵاتچوان و خاوەن پێداویستی تایبەت بکەین. پێترا یان بەترا شوێنەواری شارێکی مێژوویە لە پارێزگای مەعان دەکەوێتە باشووری ئوردنەوە. بەهۆی تەلارە داتاشراوەکان لە شاخ و ڕەنگی تاوێرەکانەوە لە کۆندا بە شارە پەمەیەکە ناسرا بوو. مێژوەکەی بۆ ساڵی 312 پێش زاین دەگەڕێتەوە و پایتەختی نەفتیەکان بووە. ساڵی 2007 وەک یەکێک لە 700 سوڕهێنەرەکەی جیهان هەڵبژێردراوە. ورچی مۆسکۆ لەو جۆرە ورچانن کە لە جیهانە تایبەتمەندی خوان هەیە بەهۆ ئەو سەرمایی کە لیا ئەژین بۆیە تایبەتمەندی خۆی هەیە ورچی مۆسکۆ. لە مۆسکۆ نمایشگایەک کراوەتەوە تایبەتە بە ورچ کاتیایە سەدان ورچی بچووک بە قەبارە و ڕەنگ و شێوازی جیاواز نمایش کراون. واتە پێشنگاکە بۆتە بەریتێک و ساڵانە لە رووسیا ئەکرێتەوە. ژمارەیەکی زۆری خەڵک سەردانی دەکەن و نرخی ورچەکانیش لە $6 تا $700 دەست پێ دەکات. بسەدان ji her çin yarîkirinê bi reng û awayên cuda li vir têne pêşandan. Her çin mezin û biçûk ku bi dest hatine çêkirin. Em li pêşengeha Hello tedîne. Ev 12mîn sala ku ev pêşengeh li Moskoyê birêve diçe. Bêhtir ji 500 pêşander yariyên xwe yên ku jê hez dikin anîne vir û nîşan didin. کارێ me taybetmend e û degmen e lewma ti karê din tev lê vî karî nakin. Em hemî hirçan jî tev lê hev nakin. Tevî got hejmara wan gelek mezin e, lê tevaya wan ji hev cuda ne. Tiştê xweş dema got kesek tê li destpêkê dibêje, ev hemû hirçin, lê dema digere dibînin ku hemû ji hev cuda ne. Karê tevahiya kesin li vir ji hev cuda ye. Her hirçek bi cilûbergên cuda û karakterekî ji çîrokên efsane hatiye drustkirin. В этом году будет юбилей этой книги. Brevçûna pêşangehê di gel salvegera pertoka James Berry'e ya bi navê Geşta Peter Pan e. Lewma me xwast ku em piştevaniya komaleya cîhaniya nivîskarên hezkiriyên vê çîrokê bikin ku li beriya Peter ji 100 salan vedgere. Dibe ku keçek û her kurek ji van çîrokan hez bike û baweriya wan Peter bi Peter Panî were. Ребенок верит в чудеса, в сказку, верит в Питера Пэна. Ev yarî mirovan bi bîranînên zarokatiyê ve girê dide. Lewma jî li vir ne tenê zarok van yariyan dikirin, lê belê kesê mezin jî. Я вдохновляюсь красивыми и успешными женщинами. ئەم یاریە یاریکی مناڵانێ و یادەوەری مناڵین بیرەخاتەوە بە تایبەت کە بەدەست دروست کراوە. هەز دەکەم ڕۆحێک لە ناوگیانی ئەم یاریەدایە. زۆر حەزەکەم باوەشی پیا بکەم توند. Такую работу приобрести в свою коллекцию. Ev pêşengeh ji bo dema du rojan li Moskoyê birêve çû. Bihayê van yariyan jî ji $6 dest pê dike heta digihe nêzîkî $700. Bi helkefta yariya klasîkî ya hezî jî tê naskirin. û mîna vê pêşengehê li welatên din tune ye. Lewma jî her sal hejmareka mezin ya seredankeran qasta vê pêşengehê dikin. باسی پاڵەوانێکی کوردتان بۆ ئەەکەم کە نای عەزیز کەمالۆڤە ئەو پاڵەوانە کوردە نیشتەجێی شاری کراسنەدارە تا ئێستا چەندین نازناوی لە پاڵەوانێتی بۆ کێشی 7 کیلۆ MMA لە سەر ئاستی رووسیا بەدەستهێناوە. عەزیز ئێستا خۆی ئامادە ئەکات بۆ ڕوبەڕووبوونەوەیەکی چارەنووساس کەوا بڕیارە ئەمڕۆ شەممە لە شاری مۆسکۆ بەڕێوە بچێت. عەزیز بەوە لە پاڵەوانەکانی تری رووسیا یاخود لە پاڵەوانەکانی تری رووسیا جیا دەکرێتەوە لە زۆربەی ڕوبەڕووبوونەوەکانیدا خۆشی دەربڕینی سەرکەوتنەکانی ئاوێزان بە ئاسترانی کوردی و ئاڵای کوردستان دەکات.
عەزیز کەماڵۆف ئەو پاڵەوانە کوردەی ڕووسیایە کە تا ئێستا چەندین ناسناوی لە پاڵەوانیەتی یاریە هونەریە بەرگریەکان لەسەر ئاستی ڕووسیا بەدەستهێناوە. عەزیز تەنیا پاڵەوانی کوردە کە لە زۆربەی ڕوبەڕووبوونەوەکانیدا خۆشی دەربڕینی سەرکەوتنەکانی ئاوێزان بە سترانی کوردی و ئاڵای کوردستان دەکات. عمرم 26 ساڵیە ئەس ڤرا رووسیەش دیاغ بوومە کراسنەداری بوومە ئەف 15 ساڵە شارە دەکەم پاشی گشت بریە هەم بێن هەموو بۆیە خۆمە گشت برنا لەواک ژمە چوو پرۆفسیۆنالی کاریێرەم دە لەواک بۆیە گژمە چووە پێشتە دەچم ئینشاءڵڵا دەوازم شارە بکەم سار ناوی کووردا ناو دەنگی کووردە داخم وی کاری ڕشتۆ ناومادە ژانم کۆڕی سارخۆ کۆڕی خواندنچی کۆڕی دەنگ بێشتی دۆختەرتی کۆڕی معریفەتی گشت ناومادە هەنا. عەزیز ڕۆژانە ڕاهێنان دەکات تا بە باشترین شێوە خۆی ئامادە بکات بۆ ڕوبەڕووبوونەوەیەکی چارەنووساس کە قۆناغی داهاتی وەرزشی دیاری دەکات. نازاد ناوەرە حاضرە خۆ دەکەم ترینەرە شتڵاگیرەخ دەربەست دکەم ئەم 11 مای شارێ منە تاڤیوری بێرچینکە ئۆرگانیزاسی ناشە دێڵم ئەس بێ بۆی بووم ئەمی دەڵ شارن ئەوە خاونە منە کو ئەس بڤم پێشتە هەرم هەرمە UFC هەرمە فایت نایتس ئەم بنێرندا قوربانە خدمە چۆ ئەمێ بڤن زێڵم سۆ گشکی ئەز بکەم ساکی بێ بۆی بڤم خداش ئینشاءڵڵا. ماوەی 2 ساڵە ئیبراهیمۆف وەک ڕاهێنەر لەگەڵ عەزیز کار دەکات. وێڕای دەربڕینی سەرسامی خۆی بە تواناکانی بە ئومێدێکی زۆرەوە دەڕوانێتە ئایندەی عەزیز. Такой боец, который был недооценен до сих пор, пока он не... عەزیز کەمالۆڤ یەکێکە لەو وەرزشوانانەی حەقی خۆی پێ نەدرابوو هەتا ئەوەی چەند ڕوبەڕووبوونەوەیەکی سەرکەوتوانەی لە ماوەی ڕابردوودا ئەنجامدا. خۆشبەختانە ئێستا زنجیرەیەک سەرکەوتنی بەدەستهێناوە وەکو مرۆڤ گەنجێکی زۆر باشە وەک وەرزشکار ڕکابەرێکی مەترسیدارە بۆ هەر کەسێک ڕوبەڕووی بێتەوە لە کێشی خۆیدا چونکە توانا و لێهاتووی ئەوەی هەیە بەسەر ڕکابەرەکانیدا سەرکەوێت. Вперед забегая, строить планы, естественно, будем идти к цели достигнуть. ئەم پاڵەوانە کوردەی لە ڕووسیا بە عەزیز کورد ناسراوە وەک خۆی دەڵێت خەونی گەورەتری هەیە و هەوڵ و هەنگاوەکانی بۆ ئەوەیە تا لە داهاتوودا ببێتە یەکێک لە پاڵەوانە دیارەکانی جیهان. خۆشەوی محەممەد کوردستان 24 مۆسکۆ. Хороший, красивый бой. کاتژمێر تا کاتێک کەڵکی لە وەردەگیرێت کە کار دەکات کە لە کار وەستایە خودت ئیتر بە کەڵک نەهات ئەوە ئیتر بە کەڵک نایەت و بەکار نایێت. بەڵام لە پاکستان هاوڵاتیەک ئارزوێکی تایبەتی بۆ کۆکردنەوەی کاتژمێری کۆن هەیە کە هاوشێوەی مۆزەخانەیەک کاتژمێرەکانی کۆکردوتەوە تایە جۆرەها کاتژمێری دیوار و دەستی و جۆرەکانی دیکەشی تیا نمایشکرا. بسەدان ji سەعاتن کەبن بێ هۆڵا پچووک لە باشووری ڕۆژاوای پاکستانی داگرتنە. کۆمکەرێتەکانەیە سەعاتن کەبن سۆزژی بدە. حتا ئەو ساغە ئەوێوان سەعاتان بپارێزە. سەعاتن دەستی یەن دیواران یەن بەریکێ و گەلێک جوور و شێوازن جودا یەن سەعاتن کەبن لەڤر تێنەدیتن. دیرۆکە هەژمارەك جوانژی لە ساڵا 1850 بەدگەرە. ئەف دەر بوویە موزەخانەیە سەعاتن کەبن. چ ساعت بە ئەز ناز دکەم ئەگەر یا دەست بە یان ژی دیوار یان ژیا بێریکێ بە ژنیف ساعتی حتا ساعتێکی دیگەل وان دەدمینم ji min re behsa pirsgirêkên xwe dikin û ez jî tê digihêm. ji ber cihê bêmûzexaneyê ku li komalayeke bi serbaregehê polîsan vedkeve tevgera xelkê gelekî kêm e. Komkerê van saetan jî dibêje kêm kes hene ku ji van tiştan hez bikin. Lewma hejmara seredankeran gelekî kêm e. Heza kakar ji vî karî re li cem tu endamê malbateka wî jînîne. Lewma ew di wê baweriyê de ye. Piştî wî kes berdewamiyê nade vî karî û dê her tişt were firotin. गवर्नमेंट ले ले तो अच्छी बात है लेकिन गवर्नमेंट
وێگەلێک باش بە ئەگەر حکوومەت ویجی هیچ من وەربگرە دکارم هەر تشتی بدەمەوان لێگەل و وێ مزەخانەیە بناوێ من دەینن دەما خۆدیە وان سەعاتان دمرە کە سوکارین وان سەعاتی وان دفرۆشن gelek zehmete van saetên mezin li cem xwe bihêlin lê ez jî wan dikirim û bi hesanî di dema 6 heta 7 mehan de bi dest dixim. Tevîvan hemû parçeyên kevnin li cem wî lê çaveka kar li yek saeteya, saeta bapîr. Ku weke saeteke bi nav û deng li sed saleya nozdan vedgere. Ku weke saetekî bi nav û denge li sed saleya nozdan vedgere. û li Jakub Abad parastiye. Ew saet bi kevintirîn saet li Pakistanê tên askirin. Li sala 1847 bi destê John Jacob hatiye çêkirin. Ew saeteke gelekî kevin û dugmene. Li ofîsa cîgirê komîsyonê li Jacob danîne li kantona Sent. Ew milkê hikûmetê ye. Ez nebawerim ku parçeyek din wekû wê jî heye. Ev heza kakar ya komkirina saetin kevin ji beriya 18 salan ve dest pêkir. Bi têkçûna 2 saetin malbatê. Ji wê demê ve wî xwest saetan kom bike. Birêya internetê jî û birêya hevalan jî hewl dide saetin herî kevin bikire. بیرتانە لە سەرەتا باسی سەمای و کەسانم کرد کە خاوەن پێداویستی تایبەتن لە چین. جایسان بابەتە ئەوەیەکە لە شاری شانگهای چین گروپێک دەیان گەنجی خاوەن پێداویستی تایبەتی کۆکردنەوە کە فێری سەمایان ئەکەن. وا لەو گروپە پەرە بە سەمای کورسی دراوە بۆ ئەوانەی کە قاچەکانیان لەدەستداوە. تەنانەت ناویستان بە شێوەیەکی سەرسوڕهێنەر سەما ئەکەن. ئەندامانی گروپەکە دەڵێن کە دەیانەوێت تێڕوانینی خاوەن پێداویستی تایبەتەکان بگۆڕن تا دەستبەرداری خەونەکانیان نەبن، کۆڵ نەدەن، بەردەوام تێبکۆشن بۆ بەدەستێنانی ئامانجەکانیان. ئەو پەیامە بگەێنن کە هیچ شتێک مەحاڵ نییە. شاویۆ تەنیا تەمەنی 10 ساڵ بوو کاتێک بە شێرپەنجە قاچێکی لەدەستدا. ئەو کات پێی وابوو هەرگیز ناگاتە خەونەکانی و فێری سەما ببێت. بەڵام ئێستا ئەو پاڵەوانی نەتەوەی سەمای کورسیە. دەیەوێت چیرۆکەکەی بگەێنێتە جیهان و یارمەتی گۆڕینی تێڕوانینی خاوەن پێداویستێ تایبەتەکانی چینیش بدات بەوەی کۆڵ نەدەن و دەستبەرداری خەونەکانیان نەبن. کاتێک ئەوان لە سەرەتادا لە من نزیک بوونەوە من زۆر دژی ئەوە بووم. سەرەتا لەبەر ئەوەی پێم وابوو قەڵەو بووم و هیچ شتێکم دەربارەی سەمانە دەزانی. چونکە لەو کاتەدا من وەکو کەسێکی کەمەندامی یەک قاچ بیرم دەکردەوە. کەواتە چۆن دەتوانم سەما بکەم؟ بۆیە من لەو کاتەدا زۆر دژی ئەوە بوو. گروپێک لە چین پەرەی بە وەرزش و لەشجوانی و هونەری خاوەن پێداویستی تایبەتەکان داوە. ئێستا و گروپە بووەتە بەدیهێنەری خەونی دەیان خاوەن پێداویستی تایبەت. شاوە دەیان گەنجی دیکە یاری جیاوازی تێدا دەکەن. خەڵک نازانن کا لە سەمای کورسی ویلچەردا دەتوانیت نۆرە بکەیت، ڕابکەیت و وەک کەسانی بەتوانابیت کە لە سەمای کورسی ویلچەردا باوەشمان وەک قاچی خەڵکی تروایە. جوڵەی سەماکە دەتوانن بە پێی خۆیان بیکەن. ئێمە دەتوانین بە دەستەکانمان هەمان کار بکەین. خەڵکێکی زۆر هیچ بیرۆکەیەکیان لەم بارەیەوە نییە. بۆیە کاتێک خەڵک ئێمە دەبینین کە سەمای کورسی ویلچەر دەکەین و بەسەر زەوی سەمادا دەفڕین و هەست دەکەن کە ئەوە زۆر سەرسوڕهێنەرە و تازەیە. سەرڕای ئاسانکاری زۆر بەڵام هێشتا خاوەن پێداویستە تایبەتەکان لە چین پێیان وایە بە ئاسایی سیر ناکرێن لەم گروپەدا. نەک هەر ئەوانەی قاچیان لەدەستداوە، بەڵکو خاوەن پێداویستە تایبەتەکانی نابیست بەشدارن و سەماش دەکەن. ئەگەرچی ئەوان گوێیان لە مۆسیقانیە، بەڵام بە زمانی ئاماژە لە مۆسیقا دەگەن و هاوشێوەی کەسانی یاسایی سەمای لەگەڵ دەکەن.
دەبێ سەیری ڕێبەرەکانمان بکەینەوەنە گوێمانن سەمای ئاسایی ڕێگایەکە بۆ پیشاندانی مۆسیقا بەڵام لەبەرەوەی ناتوانین گوێ لە مۆسیقاکە بگرین پێشەوەی فێری سەماکە بین مامۆستاکەمان بەس لە بەبەت و ناوەڕۆکی مۆسیقاکە دەکات ئەوەی گزارشتی لێ دەکات و ئێمە لێکدانەوەی بۆ دەکەین و گوێ لەو شتانە دەگرین کە مامۆساکانمان پێمان دەڵێن تا بتوانین سەمای خۆمان لەگەڵ مۆسیقادا بکۆنجێنین و بۆ باشتربوونی توانەمان. وەک هەنگاوێک بۆ تێکەڵکردنی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە ژیان و دەستگرتنیان لەم دوایانەدا حکوومەتە خۆجیەکانی چین ژمارەیەک گروپی دامەزراندووە کە تێیدا وەرزشی تایبەت بە خاوەن پێداویستی تایبەتەکان دەکەن و مامۆستای تایبەت تەرخانکراوە و چالاکی هوەری جۆراوجۆریشان بۆ دەکەن. ئەوەی ئەم گروپە دەیکەن ڕەنگە بۆ زۆر بەمان نامۆ و نائاسایی بێت بەڵام ئەندامانی گروپەکە دەیانەوێت بسەلمێنن. ئەگەر ئیرادە لە دەست نەدەن و خۆیان ڕادستی بربەستەکانی ژیان نەکەن دەتوانن بگەنە خەونەکانیان و بۆ ئەم مەبەستەش لە دەستدانی ئەندامێکی جەستە نابێتە ڕێگر. ئەم بەیانیەش بە یەکەوە بووین ماوەی کاتژمێرێکمان بەسەر بێت هیوادارم ئەو کاتژمێرە پڕبوو بێت لە سوود و لە شادی و خۆشی بۆتان هیوادارم کە پرۆگرامیان بۆشتان بەدڵ بوو بێت تا سبەینێ بەخواتان دەست بێت خواتان لەگەڵ.